لە زانکۆی سۆران خاکەڵی پەروەردە سێمین فیستیڤاڵی ساڵانەی کەلتوری بەڕێوەچوو تیایدا چەندین کەلوپەلی کەلەپوری کوردی نمایشکران. ئێمە لە فاکەتی پەروەردە سکولی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سۆران هەڵساین بە سازانی سێمین فیستیڤاڵی ساڵانەی کللتوری لە فاکەتەکەمان لەم کەشە فۆلکلۆری و ڕۆشنبیریەدا چەند چاڵاکیەک نمایش دەکرێت و پیشاندانی چەند لایەنێکی فۆلکلۆری نەتەوەکەی خۆمان. ئەوەش شتێکی کۆنا ئەو مەشکە لە پێشاندا بەکار هاتووە ماستەکەی لەناو ئەوەکەی دەکەی مەشکەکەی اینجا ڕایژەقینی هەتا ئەتوانین چەندی شتی کوردەوە لێ دروست بکەین وەکو ماست و دۆینە و زۆر شتانی لەم مەشکەیە دێتە دروستکردە. ئەمەش ئەوەی ئێستا من بەکاریهێنم ئەوە شەی کوردیە، شەی کوردەواری پێڵێن. شەی کوردەواری بەکاردێت لۆ خاوێنکردنەوەی خوری و لێکردنەوەی ینی ئەو شتانەی کە تێیدایە کە پاکمان کردەوە پاش ئەو کاتە بەکاری ئەهێنین لۆ دروستکردنی گوریس کە گوریسەکانمان دروست کرد ئەو کات ئەتوانین لە ڕەشماڵە بەکاری بهێنین لە ڕەشماڵە بۆ هەڵواسین و قایمکردنی ڕەشماڵ هەروەها توانین بۆ گوریسی جۆڵانە و ئەو شتانش بەکاری بهێنین یان ئەوانەی مەشکی پێ ئەژێنین لەو گوریسانەشا بەکاری دەهێنین. لێرەدا ڕۆڵی منیش ڕستنی تاشیە کە لە کۆندا باو باپیرانمان یاخودا کە دایکماندا پیرمان هەستاون بەڕستنی تاشی بۆەوەی بکرێت بە جلوبەرێک یاخود ملپێچیان لیفکە پێ دەڵێن کە لە کۆندا بەکارهاتووە پێویستە نەوەی داهاتوو شاشنای ئەو شتانە ببێت. ڕێزمان هەیە بۆتان یاخۆ بەخێرمێن سوپاسان دەکەن کە ئەو کەلتوریەتان ڕێکخستووە و هەروەها ئێمە دەتوان ئەو خواردنانەمان حازر کردووە لە ڕووی تەندروستیەوەڕوا لە ڕووی کەلتوریشەوە دەتوانین بڵێن ئەو خواردنانەی کە ئێستا بەرهەم هاتوونە یاخود پێشکەوتنیان بەخۆ بینەوە زیاتر خەڵکەکەی وا لێ کردووە کە ئەو خواردنانە پێڵێن فاست فود کە خواردنی خێران و هەروەها لە ڕووی تەندروستیەوە باش نین. ئەوە ساوارە، ئەوەش دۆرمەی سپی بە پەلکەمێویە، ئەوەش برپێنەیە، ئەوەش قورمە سەبزیە، ئەوەش پڵاو نیسکە، مزەورەیە، ئەوەش هەنجیری هیچکرا دەگەر لەتکە هەنجیری پێرن. ئەوەی ئێمە لەم فیستیڤاڵە بەرچاومان دەکەوێتەوە کەەوە هاوڵاتیان لە ڕابردوودا سەرجەم پێداویستیەکانی ژیانیان لە ناوەخۆ بەرهەمهێناوە بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا لە ئێستادا پێداویستی ناوەخۆ بەرەو کەمبوون ڕۆیشتووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام